لەرجێک بینەبان ساڵتانە بە بینەرانی عزیزی شارپێزم کاتەوە مکاتێکدا باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نزیکگری زەرگەکەی شاری سلێمانیەوە لەگەڵتانین لە دوای دەرچوونی ئەنجامەکانی هەڵبژاردن و لە دوای دڵنیابوونەوەی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجامی دەنگەکانی بزوتنەوەی گۆڕان وەکو لایەنێکی بەشدار لە چوارچەوەی هاوپەیمانەتیەکە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق لە دوای دڵنیابوونەوەی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان لە ئەنجامی هەڵبژاردنەکان هەرزوو سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان یا خۆتگرژی و ئاڵۆزی لا نێوان ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان و ماڵباتی نەوشیروان مستەفا و تەواوی ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕان دروست بوو کە بەشێک لە جەماوەر و لە هەڵسوڕاوان و دەنگدەرانی گۆڕان پێیان وایە هەنگاوەکانی سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردوودا بووە هۆی شکستی بزوتنەوەی گۆڕان و ئەوان هۆکارن بۆەوەی کە ئەم بزوتنەوەیان بەم دۆخەی ئێستا گەیاندووە. چەند کاتژمێرێک پێش ئێستا جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدا بوو و چەند خولەکێک پێش ئێستا کۆبوونەوەکە بە کۆتایی گەیشتووە. جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان بڕیاریدا کە سبەینێ بڕیاری تەواوەتی لەسەر دۆخی ئێستای بزوتنەوەی گۆڕان دەدرێت. لە دوای ئەم کۆبوونەوە لە ئێستادا باس لە دوو سیناریۆ دەکرێت بۆ دەربازبوونی بزوتنەوەی گۆڕان لەم دۆخە نەهەموارێک کە ئێستا تێککەوتووە لە کاتێکدا بزوتنەوەکە شکستێکی گەورەی ڕوبەڕووبەتەوە و ئەم بزوتنەوە نەیتوانی لە هەڵبژاردنە پێشوەختەکەی پەرلەمانی عێراق هیچ کورسیەک بەدەست بێنەوە هیچ کاندیدێکی بنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. لە ئێستادا باس لە دوو سیناریۆ دەکرێت. سیناریۆی یەکەم هەڵوەشاندنەوەی تەواوی ئۆرگانەکانی بزوتنەوەی گۆڕانە و سەرپەرشتیکردنی بزوتنەوەکەیە و پێکێنانی لیژنەیەکە لایەن بزوتنەوەکە بۆ سەرپەرشتیکردنی تەواوی بزوتنەوەکە بۆ ماوەی 6 مانگ و لە دوای ئەم 6 مانگە بزوتنەوەی گۆڕان بتوانێت کۆنفرانسی نیشتیمانی ببەسێت و پەیکەر و ستراکچەرێکی نوێ کات بە بەرگی بزوتنەوەکەدا. و سیناریۆیەکی تر کە لە ئێستادا باسی لێ دەکرێت و یەکێکە لە سیناریۆکان ئەوەیە کە تەنها ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان عومەری سەیعەلی دەست لە کارکێشانەوەی خۆی پێشکەشی بزوتنەوەکە بکە و ئەو کات خانەی ڕاپەڕاندن بە تەنها هەڵبۆشێنرێتەوە و دوجار لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندەوە سەرپەرشتی بزوتنەوەکە بکرێت و بۆ ماوەیە کە دواتر بزوتنەوەی گۆڕان بتوانێت لە دەرفەتێکدا کۆنفرانس ببەسێت و وەکو دەرچەیەک بتوانن بزوتنەوەی گۆڕان نەم دۆخەی ئێستا ڕزگار بکەن. یەکێک لە ئەو پرسە گرنگانەی کە لە ئێستادا باسی لێ دەکرێت نەوە بزوتنەوەی گۆڕاندا پرسی کشانەوەی بزوتنەوەی گۆڕانە لە ئەنجومەنە خۆجێیەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە حکومەتدا. لە ئێستادا باسەوە دەکرێت کە هەندێک لە سەرکردایەتی بزوتنەوەی گۆڕان بە تایبەتی ئەوانەی کە نمایندەی بزوتنەوەکان لە نێو حکومەت و ئەنجومەنە خۆجێیەکان ڕێگرن لەوەی کە بزوتنەوەی گۆڕان لە حکومەت بکشێتەوە. یەکێک لەوانە کە بەنمونە دەهێنرێتەوە مستەفای سێقادر کە جێگری سەرۆکی هەرێمی کوردستانە لە چەند کاتژمێرێک پێش ئێستادا باس لە ئەو دەکرا، بەڵام دوای کاتژمێرێک لە بڵاوبوونەوەی ئەو دەنگۆیە مستەفای سێقادر پەیامێکی بڵاو کردەوە کە ئەو وەکو جێگری سەرۆکی هەرێمکە لەسەر پشتی بزوتنەوەی گۆڕان بەشدارە، ئامادەیە هەر کاتێ بزوتنەوەی گۆڕان بڕیاری ئەوە بدات کە بزوتنەوەکە لە حکومەت بکشێتەوە، ئەو ئامادەیە کە دەستبەرداری پۆستەکەی ببێت وە چیتر بەشدار نەبن لە حکومەت و لە پۆستە باڵەکانی هەرێمدا و ئەم بزوتنەوەیە دوور بخەنەوە لە حکومەت و لە دەسەڵات و دوجار ئەم بزوتنەوەی بێتەوە بۆ بزوتنەوەی کە جەماوەری بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ڕابردوودا بۆچوونیان لەسەری هەبوو و جێگەی قوبوڵ بوو لەلایەن جەماوەر و هەڵسوڕاوان و ئەندامانی بزوتنەوەی گۆڕانەوە. هاوکات هەڵسوڕاوێکی تری بزوتنەوەی گۆڕان بابەکردڕێی ئاماژەی بەوەدا کە سەرکردایەتی ئێستای بزوتنەوەی گۆڕان پێویستە دەست لە کارکێشانەوە ڕابگەێنن و ئەوان شۆفێری شەمەندەفەرێک بوون کە نەیانتوانی ئەم شەمەندەفەرە بگەێنە کەنارێکی ئارام و پێویستە ئەم سەرنشینانە چیدی لەم شەمەندەفەرە داوەزن و لە شۆفێریکردنی ئەم شەمەندەفەرە دوور بکەونەوە و کەسانی خوێنی تازە بۆ شادەمارەکانی بزوتنەوەی گۆڕان دابنرێن کە دوجار
جێگەی ڕەزامەندی جەماوەر و هەڵسوڕاوان و دەنگدەرانی بزوتنەوەی گۆڕانن. لە ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە تایبەتی دەرەنجامی بزوتنەوەی گۆڕان ئەگە بەراوردکارێکی ورد بکەین لە هەڵبژاردننی ساڵی 2010دا بزوتنەوەی گۆڕان 199611 دەنگی بەدەستێنا بوو لە هەڵبژاردننی ئەم جارەدا و پێ بەراوردکاری کە کراوە بزوتنەوەکە تەنها 22,300 دەنگی بەدەستێناوە لە کاتێکدا بربژێر هەبووە لە هێز و لایەنە سیاسیەکانی تر یاخود بربژێری سەربەخۆ کە توانیەتی دەنگەکانی بەقەدەر تەواوی دەنگەکانی بزوتنەوەی گۆڕان بێت ئەمەش بەشکستێکی گەورە بۆ بزوتنەوەی گۆڕاندا دەندێ جیاوازی دەنگەکان لە نێوان ساڵی 2010 هەڵبژاردنەکەی پەرلەمانی عێراق بۆ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ هەڵبژاردنەکەی دەی ئۆکتۆبەر 177,311 دەنگەکە بزوتنەوەی گۆڕان ئەم ڕێژە زۆرەی لە دەنگی دەنگدەرانی خۆی لەدەستداوە. لە ئێستادا جەماوەری بزوتنەوەی گۆڕان و هەڵسوڕاوان و ئەندامانی بزوتنەوەی گۆڕان چاوەڕێی بڕیاری سەرکردایەتی بزوتنەوەکەن و چاوەڕێی هەنگاوی کردداری دەکەن لە بزوتنەوەی گۆڕان بۆ ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان لەم دۆخەی ئێستا ڕزگار بکە.